ئێمە ئەمڕۆ لە چوارچەوە ئەو پرۆژێکە هەمانە باسکردنی لە خوێن بە خوێنکارانی خوێنپێداوی تایبەت بۆ ساڵی چوارم لەسەر یەک لە کۆتای هەموو ساڵەکە ئێمە کۆنفرانسی و کۆنگرەیەکی ڕاوێژکاری ئەنجام بین بۆ ئەو پرۆژێکە هەمانە ئەم ساڵ بە جیاوازی ساڵەکانی تر ئەمانێ پێ بنێ هەنگاوێکی نوێوەکەویش کردنەوەی ژووری سەرچاوە یان ژووری تایبەت بۆ قوتابیان و خوێنکارانی خوێنپێداوی تایبەت ئەمانە ئێمە ئەمڕۆ لێرە بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردی هەڵەبجە و بەڕێزان سەرپەرشتیاران و پسپۆرانی ئەو باری پەروەردی تایبەت ڕایش بکەین لەسەر ئەوەی کە ئایاکردنەوە ئەو ژوورە چنێک پێویستە و چۆن هەنگاو هەڵگرین و چۆن ئەو کێشە گرفتانە چارەسەر بکەین بۆ ئەوەی ئەو منداڵانی کە لە ناوەندەکانی خوێندنە گرفتیانی گرفتەکانیان قورسە و زۆر جار ئەبنە گرت بۆ قوتابیەکانی تر ئێمە ئەمڕۆ پێکەوە گفتوگۆکەین لەسەر ئەوەی کە چۆن هەنگاو بنین ئەو ژوورە تایبەتە یان ئەو ژووری سەرچاوەیە دروستکەین لە هەڵەبجا و بێتە هەنگاوێکی باش هەرچەند لە شاری سلێمانی هەیە بەڵام ئەمانێ لە شارەکانی تریش و لە ئەو هەموو ئەو شوێنانی کە پێویستیان بەم ژوورە هەیە ئێمە ئەم ژوورە دروستکەین و بێتە چارەسەرێک بۆ گرفتەکانی قوتابیانی خوێنپێداوی تایبەت.